چارەنووسی بریکاری وەزیرەکانی عێراق چی بەسەردێت؟ بۆچی لە کارەکەیان وەک بریکاری وەزیر سڕکران؟ دوێنێ هەینی یەکی کانونی یەکەمی 2023 تایب سامی وەزیری دارایی عێراق بە فەرمانێکی وزاری سەرجەم دەسەڵاتەکانی لە مەسعود حەیدەر بریکاری وەزیری دارایی لا پشکی پارتی وەرگرتەوە. ئەم نووسراوەی وەزیری دارایی وەک لە نووسراوەکەدا هاتووە بەپێی مادەی 71 لە یاسای ژمارە 12 ساڵی 2023 یاسای بودجێ گشتی عێراق دەرکراوە. تیوار لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق ئەوەی دەستکەوت کە جگەل لە مەسعود حەیدەر عیزەت سابر بریکاری وەزارەتی نەوتی عێراقیش لە پشکی یەکێکی دیکەی لەوانەی دەسەڵاتەکانی ڕادەگیرن. ئەو ئەندام پەرلەمانەوەشی بۆ تیوار باس کرد ئەو ڕاوێژکار و بریکاری وەزیرانەی کە لە پەرلەمانەوە دەنگیان پێنەدراوە هەموو دەسەڵاتەکانیان لێ وەردەگیرێتەوە. ئەوانەش تا ئێستا دەنگیان لەسەر نەدراوە لە پەرلەمان و بە فەرمی نەبوون بە بریکاری وەزیر بەڵکو بە وکالەت پۆستەکان بەڕێوە دەبن بۆیە دەسەڵاتەکانیان لێ وەرگیراوەتەوە. هەرکاتێکیش خرایە دەنگدانی پەرلەمانەوە ئەگەر دەنگی پەرلەمانیان بەدەستهێنا ئەوە بە فەرمی دەبن بە بریکاری وەزیر و ڕاوێژکار با پێچەوانەوە دەنێردرێنەوە بۆ ماڵەوە. هاوکات تا ئێستا مەسعود حەیدەر هیچ لێدوانێکی نەبووە لەسەر لێوەرگرتنەوەی دەسەڵاتەکانی وەک بریکاری وەزیری دارایی و تەنها دەڵێت پرسیار لە وەزیری دارایی بکەن سەبارەت بە بڕیارەکە.